جا دەوڵەتە ئێرانی خەریکە بە سورعەت دووبارە پرۆژەکەی جێبەجێ ئەکاتەوە. تەبعاتە اتفاقاتە ئایەندە خەریکن یەک لە دوای یەک ئەیوێنن. ئەگەر خەڵکی کوردەوارە ئێمە لە حەلیمە کوردستان و نەدات لە پێگەیە پارتی و یەکێتی و ئینقلابە سەراسەری نەکات، هەم ئێمە نابود بووگین هەم ئەوان نابود. ئەولەویەتە ئێمە لێدانە بنکەوبارەگاکانە هەڵاچۆلان و مەسیف سەلاحەدین و سەری ڕەشە، چون ئەمانە سپای پاسداران و دەوڵەت جوولەکەی ئان و سێ ئێرانین لە دەمەقۆپانە کوردیە، وەکو سەرەتانێ کەوتگنە گیانە ئەم سەرزەمینە کوردیە و خەریکن بەرەو گەنجی مطلق ئەیوەن و وەچیان داگەسە ناوە دڵە ئەم پەیکەرە ئۆرگانیکە سەرزەمینە کوردەوارە. ئەگەر کۆمەڵگای ئێمە، ئەگەر ڕۆڵە قارەمانەکانی، ئەگەر ئەوانەی واکریاگنە حاشیە و مشتین نادروست فەزای سیاسیان لەم کوردەوارە وا پێکرد هەرکە بیدایک و باوکنەوەیە نانهێشت بێتە ناوە سیاست گەورە بوێت. بۆیە ئینسانە محتەرەم و پیاوی محتەرەم خۆی دوور کرد، ترسیا لە ئەنگ و بەرچەسب و لە قوز و تۆهمەت و تانە و شەرخەری ترسیا، لە ئابڕووی خۆی ترسیا. ئەم کوردەوارە زمانی ڕزگاری ئەوێت کە پیاوی محتەرەم و پیاوی بە کەرامەت و ئینسانە با شەهامەت و کوردی قاچی تێبخا و فەزای ئەم کوردەوارە خۆمانە پاک بکەین و لە قەحبە سیاسی، لە بێشەرەف سیاسی بەرساختێ دەسە نظامهای کۆرپۆرەیشنی داگیرکەرم سەرزەمینە کوردەوارە ئەو وەخت نجاتە ئومەتە کوردی فرە ئاسانە، فرە مۆیەسەرە. هیچ احتیاجیشی بەڕاپەڕینە سەتاسەتیە خەڵکە کوردستان نییە. 3% ڕۆڵەی بە جەرگە بە ئەخلاقە بە ئیمان و پیاوی محتەرەمە ئەم کوردەوارە قاچ بخاتە ناوی مبارزاتە. ئەم کوردەوارە نجات پێیاکە بەدەست ئەم گشت دوژمنە. ئەزا اتفاقاتە ئایەندە خەریکە بە ئێوە ئێژێ ئەمانە گشتیان ڕەبتیان هەز بە یەکتر و پازڵەکان خەریکن یەکتری تەکمیل ئەکەن، تەعقیبە قەزایە بکەن. دەوڵەتە ئێرانی و ئیاڵەتە متحدەی ئەمریکا گەرەکێسی ئەم تەرحە و ئەم پرۆژە بواتە بەرەو. ئەگەر ئێمە مەرد بین لەسەر سەرزەمین و خۆمان و خاکە خۆمان، لەسەر عیزەت و کەرامەتمان، لەسەر داهاتە و ئیستەی خۆمان معامڵە ناکەین و ناهێڵین هیچ پدەر سوختەیە لەم دنیا تەحتەناوە هیچ قودرەتێ ئیرادەی خۆی بەسەرمانە بسەپێنێت و ژیان ئێمە هەتا هەتای نابوو بکات.